بەڵێ ئەمڕۆ یاریەکانی هەفتەی سێزدەم و پێش کۆتایی خۆرینی ئابی کوردستان بەڕێوە چوو دوو یاری چارە نووساز بۆ بەسەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو لە شارۆچکەی پیرمان بەڕێوە چوو لە نێو یاریگای پێشمەرگەی هەولێر پێشمەرگەی هەولێر میوانداری هەندرێنی کرد پێشمەرگەی هەولێر لە خانەی دووەم بووە هەندرێنج لە خانەی سێم بوو هەردوویانەکە دەتوانین بڵێن بێکسانبوونی یاریەکە بە بێ گۆڵ ڕازی بوون یاریەکە بە بێ گۆڵ کۆتایی پێهات پێشمەرگەی هەولێر توانی خاڵەکانی بگەێنێتە 22 خاڵ و سەرکەوتنی بۆ قۆناغی داهاتوو مسۆگەر کرد چەندە هەفتەی داهاتووش یاری هەیە بەرامبەر پێشمەرگەی سلێمانی بەڵام قۆناغی داهاتووی مسۆگەر کرد لەوێشەوە دەیەوێت ڕکابەری نازناوەکە بکاتن وە لە یاریگای یانەی ئەڕڕاتیش ئەو دویانەیە بە گۆڵێک یەکسان بوون بەمەش یانەی ئەڕڕات هەلی سەرکەوتنی لەدەستدا بۆ قۆناغی داهاتوو و دەربەندی خانیش لە دوا هەفتە شەڕی سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو دەکات دوای ئەوەی ڕوبەڕووی زاخۆ دەبێتەوە زاخۆش ئەمڕۆکە دوای ئەوەی کە لە دێربی بادینیان لە یانەی دۆچی بردەوە بە 24 خاڵ پلی یەکەمی کۆمەڵەکەی گرت و سەرکەوت بۆ قۆناغی داهاتوو بۆیە لە یاری داهاتوو ئەرچی ئاسان دەبێتن دەربەندی خان ڕوبەڕووی زاخۆ دەبێتەوە دەبێت لەو یاریە سەرکەوتن تۆمار بکات و بەهۆی ئەوەی جیاوازەکەی لەگەڵ یانەی هەندرێن سێ خاڵە بۆیە دەبێت سەرکەوتن لە یاریەکە بەرامبەر زاخۆ تۆمار بکات و چاوەڕوانی شکستی هەندرێم کاتن ئێستا تەنها خانەی سێم ماوە یەکلا بێتەوەش لە نێوان هەندرێن دەربەندی خان هەندرێن یاری داهاتوو لە نێو یاریگای خۆی ڕوبەڕووی یانەی ئەڕڕات دەبێتەوە پێویستی تەنها بێ خاڵێکە بۆی سەرکەوێت بە قۆناغی داهاتووە لە حاڵەتی شکستیش یانەی دەربەندی خان دەبێت سەرکەوتن تۆمارکە ئینجا دەربەندی خان سەردەکەوێت بۆیە ئەو پلێ لە نێوان دەربەندی خان و هەندرێن دەمێنێتەوە لە کۆمەڵەکەی تریش کە کۆمەڵی یەکەمە یانەکانی برایەتی و شێوانە و سیروانی بە سەرکەوتن کەواتە لە کۆی 6 یانە 5 یانە سەرکەوتنیان بە قۆناغی داهاتوو مسۆگەر کردووە هەفتەی کۆتایی تەنها یەک یانە دەمێنێتنش لە نێوان هەندرێن و دەربەندی خان ئەو یانەیەکلا دەبێتەوە و بڕیار لەسەر قۆناغی کۆتایی دەدرێت کە بە شێوازێک بەڕێوە بچێت